دوای ئەوەی کۆمەڵی دادگەری کوردستان ئاماری هاوکاریە مادی و مرۆییەکانی مانگی ڕەمەزانی بڵاو کردەوە و تێیدا ڕایگەیاند تەنیا لە ڕەمەزانی ئەم ساڵدا 4 ملیارد دیناری لە خێرخوازان کۆ کردووەتەوە و بەخشیوێتە ئەو کەسانەی پێویستیان بە هاوکاریە. ئامارەکە دەنگدانەوەی بە دوای خۆی داهێنا و بەشێک لە هاوڵاتیان کەوتنە بەراوردی ئامارەکانی کۆمەڵ و ئاماری دیارنەمانی داهاتەکانی هەرێم لەلایەن دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیەوە. بە پێ ئەو ئامارەی ئەنجومەنی بەڕێوەبردن و ڕێکخستنی کۆمەڵ بڵاوی کردوێتەوە، تەنیا لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا مەڵبەند و مەکتەب و دەستگاکانی سەر بە کۆمەڵی دادگەری توانیویانە نزیکەی 4 ملیارد دیناری خێر و سەدەقە و زەکات و هاوکاری لە خێرخوازان کۆ بکەنەوە و دابەشی بکەن. لە بەرامبەردا پارتی و یەکێتی بەرپرسن لە دیارنەمانی سەدان ملیارد دینار و تەنانەت خستنە ئەستۆی 10 ملیارد دۆلاری قەرز لەسەر هەرێمی کوردستان و نەوەکانی داهاتوو. لە ئامارەکەی کۆمەڵ داهاتووە 69247 کەس و خێزانی کەم دەرامەت سوودمەند بوون لە هاوکاریەکانی مانگی ڕەمەزان. ئەمە لە کاتێکدا ساڵانێکە سەدان هەزار خێزانی کوردستان لە ژێر هێڵی هەژاریەوەن. حکوومەتی هەرێمیش نەک ژیانی شایستەیان بۆ دابین نەکردوون، بەڵکو بە سەپاندنی دەیان جۆر باز و ڕسوماتی هەمە چەشنی یاسایی و نایاسایی بڕستی لێبڕیون. ئەوەی جێی سەرنجە ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری توانیویانە تەنیا لە ڕەمەزانی ئەم ساڵدا 22 خانوو بۆ خێزانی هەژاران و بێباوکان دروست بکەن. دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیش لە 32 ساڵی ڕابردووی حکومڕانیەکەیاندا نەک نەیانتوانیوە قەیرانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان چارەسەر بکەن، بەڵکو لە ڕێگەی کۆمپانیا حیزبیەکانیانەوە دەستیان بەسەر کەرتی خانوبەرە و زەویزاردا گرتووە و ڕیکۆردیان بە تاڵانبردنی زەویەکانی موڵکی گشتیدا تۆمار کردووە. بڵاوکردنەوەی ئاماری بەخشینەکانی کۆمەڵ لە تەنیا مانگێکدا بووە تا قسە و باسی نێو خەڵک و هەزاران دەستخۆشی و سوپاسی تۆڕە کۆمەڵایەتیەکانیشی بە دوای خۆی داهێناوە. بەکارهێنەرێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێت بەردەوام بێت ڕەشماڵی بێنەواکان، هەتوانی برینەکان، مەندیلی فرمێسکە ساردەکان. هاوڵاتیەکی دیکەش لە فەیسبووک نووسیوێتی ئەم بەرهەمە نمونەیەکە بۆ ئەمینی لە گرتنەدەستی دەسەڵات و خزمەتی هاوڵاتیان. جیاوازی دڵسۆزی و ئەمانەت پارێزەکانی کۆمەڵی دادگەری و گەندەڵیەکانی حکومڕانیەکەی پارتی و یەکێتی وەک جیاوازی ئاسمان و ڕێسمانە و بە یەکتر بەراورد ناکرێن. کۆمەڵ کە حزبێکە هیچ دەسەڵاتێکی دارایی و سیاسی لە هەرێم بەدەستەوە نییە، ئازایانە بووەتە پردی پەیوەندی نێوان خێرخوازان و هەژاران. بەرپرسانی پارتی و یەکێتی و منداڵ و بەشێک لە خزم و نزیکەکانیشیان لە ژیانی شاهانەی ناو کۆشکەکان و گەشتی قەراغ دەریاکان و بە فیڕۆدانی پارە لە قومارخان و شوێنەکانی کات بەسەربردندا ڕۆچوون و ئەوەی لە بیریان نەمابێت دۆخی ناجێگیر و خراپی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە.